جێ خۆشحاڵیە کە بەشێک لە هونەرمەندانی کورد دەرفەتی ئەویان هەیە کە لە بەشێک لە چالاکی و فستیڤالەکانی دەرەوەی وڵاتە بتوانن بەشدار بن. یەکێک لەو فستیڤالانەی کە ساڵانە بە ئەنجام ئەگەێنێت و ئەم ساڵیش 23مین خولی بەڕێوە چوو، ئەویش خولی جالا بێنالیە کە بە خۆشحاڵیەوە بۆ ئەم ساڵیش بەشێک لە هونەرمەندانی کورد توانیان لە نێو ئەم چالاکەیە بەشدار بن و بتوانن کە کارە هونەریەکانی خۆیان نمایش بکەن. ئەچمە لای بەڕێز سمکۆ ئەحمەد کە بەڕێزیان و سەر و شێوەکارن ئێستا ڕاستەخۆ لە ڕێسکایپەوە لەگەڵ من. کاک سمکۆ سڵاوت لێبێ، ئەم کاتت باش بێ. سڵاوتان لێبێ، سڵاو بۆ کار و کاتان. زۆر سوپاس بۆ بەڕێزت. پێم خۆشە سەرەتا بزانم چۆن بوو بەشداریتان کرد لە نێو ئەم چالاکەیە و چەند هونەرمەندی کوردیش بەشدارن؟ بڵێن ڕاستیدا جالا بڵێن بێنالێ گەڕێتەوە بۆ ساڵی هەفتەکان لە هەفتەکانەوە بەردەوامە، بەس وەکو کورد لە ساڵی 94ەوە بەردەوامین هەموو 2 ساڵ جارێک کۆرنەرێکمانەیە بەناوی کوردستانەوە بۆ خولی 23 من توانیم داوەتی 7 هونەرمەندی کورد بکەم لە باشووری کوردستان. لە هەمان کاتیشا 2 هونەرمەندی کورد لە بڵێن ڕۆژاوای کوردستان و باکووری کوردستان ژانی هونەرمەندە کوردەکانەوەمان بڵێن هونەرمەندی پێکەوە لە هۆڵەیە. بەڵێ کاک سمکۆ ساڵانە خۆی چەند هونەرمەند بەشدار ئەبن و لە چەند وڵاتی جیهانیشەوە ئەتوانن کە بڵێ کارەکانی خۆیان لەوێ نمایش بکەن و بتوان بەشداری لە بەناڵەکە بکەن؟ ببوورە دانکەت زۆر جوان نابەس ئەوەی کە بڵێن تێگەشتم ئەڵێ چەند بڵێن هونەرمەند ساڵانە بەشداریەکە بۆ بڵێن خولی ئەم ساڵ 200 هونەرمەندە سەرتاسەری جیهانەوە بەشدارین کە بڵێن هونەرمەندانی ئاسیا و ئەوروپا و لاتینی ئەمریکا و ئەفریقا خۆی جالا کورتەی جاپان ئەفریقا لاتین ئەمریکا ئارت ئەسۆسییشنە کە بڵێن هونەرمەندانی وڵاتە کۆکاتەوە لە بڵێن چواردەوری خۆی ئەو کۆ بڵێن هونەرمەندی کوردیش کۆرنەری خۆمانی لە ساڵی 94ەوە وەی ساڵی 94 من و بەڕەحمەتی مامۆستا ئیسماعیل خات و نامیق حەمە پێکەوە بەشدار بووین. بەس من لە ساڵی 96ەوە هاتمە ژاپۆن کە بووم بە ئەندامی دەستەی باڵا ئیتر بوارم ڕەخسان بۆ هونەرمەندانی تری کوردیش کە بەشدار بن. لە ساڵی 96ەوە توانم بڵێم کۆرنەرێکمانەیە بە ناوی کوردستانەوە کە بەداخەوە تەنها شوێنێکە ناوی کوردستان هەبێ و هەر چوار پارچەی کوردستان پێکەوە بەسێتەوە بەیەکەوە. دەستان خۆش بێ و سەرکەوتوو بن. پێم خۆشە بزانم ئەو چالاکانەی کە لەنێو ئەم بەناڵیەیە نمایش ئەکرێن چی و چین و هونەرمەندانی کوردیش ئەم ساڵ بەچی بەشدار بوون؟ هونەرمەندانی کورد بە بڵێن پەینتین بەشدار بووین کە کاری بڵێن جیاوازن لە ڕیالیزم و ئەبستراکت و کیوبیکیزمەوە، یعنی هەر بڵێن هونەرمەندەی ستایل و خەونی خۆیە جالا خۆی بە عام تێمای نییە. هونەرمەندەکان ئازادی لەوەی کە چ تێمایەکیان هەبێ. هونەرمەندانی کورد بە پەینتین بووین، هەرێکی بە 3 بۆ بڵێن 5 کار بەس من خۆم بە زنجیرەکاری چۆلەکانی باش بەشدارم کە کاری بچووک بوون کە باز لە بڵێن ئازارەکانی مناڵی خۆمەکە کە بڵێن کاتی خۆی مناڵم زۆر ئازاری چۆلەکەمەیە حەزم کرد وەکو بڵێن لێبوردنێک 1001 وێنەی چۆلەکە بکێشم بە ناو چۆلەکانی بەهەش کارەکانی خۆم تەنها بڵێن تابەت بوو بە چۆلەکانی بەهەشتەوە تام کارەکانی هونەر بڵێن مەندە کوردەکان بڵێن پەینتینە زیاتر بڵێن هونەرمەندانی ویژوال ئارت و ڤیدیۆ ئارت و پێرفۆرمانسیشمانەیە بەداخەوە ساڵ پێرفۆرمانسی کوردیمان نەبوو بەس بڵێن بە خولەکانی پێشوو پێرفۆرمانسی کوردیشمان داوەت کرده بوو بەسین بۆم خولە بەداخەوە تەنها پەینتینن. تا چەندجێ خۆشحاڵیە کە دەرفەتە لە ئێستاە بۆ بەشێک لە هونەرمەندانی کورد کە لەگەڵ بەشێک لە هونەرمەندانی جیهانە کە بەڕاستی بەجاریکردنی 200 لە هونەرمەندانی جیهانەمە خۆی لە خۆیان ئەو تێکەڵبوونەی کللتور و با بڵێن هونەرە گرنگی خۆی هەیە. بزانم تا چەندجێ خۆشحاڵی بوو بۆ هونەرمەندانی بەشداربووی کوردیش کە بتوانن دەرفەتێکی تر بێتە پێشەوە بۆی جارێکی تر تواناکانی خۆیان نیشانی جیهان بن. بەڵێ هونەرمەندانی کورد و بڵێن هونەرمەندانی بڵێن ژاپۆنی بیانیش لە هۆڵەیە کۆبینەوە هەدەفێکی جالاوەیە کە ئینتەرناشنال ئێکسچێنج بکەین لە بینی ئارتیستەکانە. لەم بڵێن بوارەیە توانم بڵێم هونەرمەندانی کورد سەرکەوتوو بین و توانیمانە بە شێوەیەکی زۆر پۆزتیڤانە پەیام و مەسیج و هونەر و کەلتوری کوردی بگەنین بە ژاپۆن. باشە تا چەند ئەو جیاوازی کللتورە گرنگە بۆ داهاتووی هونەرمەندانی کورد با بڵێن بەتایبەت و تا چەند ئەو دنیابینینەی هونەرمەندانی کوردی جارێکی ترتوانی کە لە نێو ئەو چالاکەیە ڕنگ باتەوە. هونەری شێوەکاری هونەرێکی سۆلۆیە تایبەتە بە ڕۆحی تاکە کەسەوە. بەڕای من ئەم بڵێن چالاکیانە کۆمەڵی هونەرمەند لە بڵێن قاعەیەکا کۆکەینەوە لە فرێمێکا کۆمەڵی هونەرمەندی جیاواز کۆکەینەوە دەورێکی زۆر باشی هەیە. هەم بڵێن لەسەرەوەی کە بتوانێت
بوای خۆت بەڵێن دەوڵەمەند ترکی لە هەمان کات شاتوانی مەسیج و پەیامی خۆت گەنی بە هەموو جیهان. بەڕای من هونەرمەندانی کوردستان لەو بواریا سەرکەوتوو بین کە توانیمانە پەیامی کوردستان بگەنین بە جیهان. خۆی گە تۆ بێ سێرکێک کوردستان بە جدی لەسەر خەریتەی ساحەی هونەری جیهانیە وجودمان زۆر کەمە، لەبەرەوە ئەم هەلانە هەلێکی زۆر گرنگن، پێویستە لەسەر ئێمە استفاده لەم هەلانە بکەین و بتوانین بە شێوەیەک و بە یەک ڕەنگ و بە یەک دەنگ و بە یەک جوانی کوردستان بە شێوەیەکی پۆزیتیڤ و بە شێوەیەکی جوان نمایش هەموو دنیاکەن. ئەتوانم بڵێم دەورێکی گرنگە لەسەر پەروەردەکردنی تاکی کەس، لەسەر پەروەردەکردنی هێزری هونەرمەند خۆی ئەم بڵێن چالاکی گشتیانە کە ئاوا کۆمەڵێک هونەرمەند لە دەوری یەک کۆبنەوە ذهنی خۆمان دەوڵەمەندترەکە. کاکسمکۆ کارکردنی بە بڵین هونەرمەندان لە دەرەوەی وڵات و نمایشکردنی کارەکانیان ئەمە بۆ چاوی بینەرانی غەیرە کورد و بە تایبەتیش لە نێوبێناڵێکی لەو شێوەیە چۆن بوو، واتە بینەرانی وڵاتانی تر چۆن ئەیان ڕوانیە کاری هونەرمەندانی کورد و چۆن بە بڵین پێناسەیەکەن. وەکو بڵێن پێشتر وتم وجودی هونەرمەندانی کورد لە ساحەی هونەری جیهانیا زۆر کەمە. بەڕای من کە هونەرمەندانی کورد لە قاعەیەکە کارەکانمان نمایشەکە نەبێتە جێگای دروستکردنی دیبیت و ئارگومنتێکی زۆر لە بینی بینەرانی ئەو وڵاتە و کارەکانی ئێمەیە. ئەتوانم بڵێم هونەرمەندانی کوردستان توانیمان دیبیتێک دروست بکەین کە نەک باز بڵێن باز لە هونەری شێوەکاری کوردی بکەین، باز لە قەزەی کوردیش بکەین، باز لە کیان و کەلتور و مێژووی کوردیش بکەین. ئەتوانم بڵێم لەو هینەوە ڕۆ هونەرمەندانی کوردستان توانیمان بە شێوەیەکی زۆر باش پەیامی خۆمان بگەێنین. باشە، گرنگی بەشداریکردنی ئێوە وەکو کورد و دواتریش گەیاندنی پەیامەکەتان ئەمە خۆی لە خۆیان گرنگی و تایبەتمەندی خۆی هەیە، بەڵام ئەکرێت بەشداریکردنی بەشێک لە هونەرمەندانی کورد لە نێو ئەم چالاکیانە لە دەرەوەی وڵات چ کاریگەریەکی لەسەر هونەری هونەرمەندان هەبێت؟ بەس لە هونەری لە بڵێن کاریگەری لەسەر هونەرمەندانی کورد. بەڵێ ئەکید ناڵێم ذهنی کورد فراوانترە، هەتاوەکو زیاتر تۆ بڵێن تەجروبەی هونەرمەندانی جیهان ببینی ئەتوانیت ذهنی خۆت دەوڵەمەندتر بکەیت. لەبەرەوەی هونەری شێوەکاری هونەرێکە ڕاستەوخۆ پەیوەندیە بە ئینسپارێشنەوە، ئینسپارێشنی بەشەری زۆر جار لەڕێ ئەو کۆنتاکتانەیە کە لە ژیانی خۆیان هەیەتی. تەسەورەکەم بڵێن هونەرمەندانی کورد فیزیکالی لە قاعەکەیان نەبوون، بەس کارەکانیان لەوێ بوون. تەسەورەکەم کارەکانیان توانی بێتیان دیبیتێک لەگەڵ هونەرمەندانی ئەوێشا دروست بکەن. ئەکیدم بۆ بڵێن هونەرمەندانی کوردیش کە لە بڵێن هۆڵێکی پلەیەکی وەکو مێترۆپۆلیتان ئارت میوزیەم لە تۆکیۆ کارەکانیان نمایش بکەنەوەیان هەدەفێکی گەورەی و ئاماجێکی گەورەیە کە توانیانە بیپێکەن. ئەم شتانەوە لە هونەرمەندی کوردەکە کە بتوانێت کاریزمایەکی باشتری هەبێ و ئینسپارێشنێکی باشتری هەبێ لە بڵێن دادوودا بتوانێت کارێکی باشتریش بکات. زۆر باشە، کەواتە تا چەند گرنگە درێژە پێدەری ئەم بەڵێن بەشداریکردانە لەبەرەوەی خۆت ئاماژەت پێکرد لە ساڵی 1994ەوە ئێوە بەشێک لە هونەرمەندان بەشداریەکان لە نێوم چالاکیە، تا چەند گرنگە ئەم بەشداریکردانە بەردەوام بێت، بەڵام بە فۆرمی جیاوازتر لە ساڵانی ئایندا بتوانن هونەرمەندانی تریش داوەتکەن بۆ ئەو فستیڤالە و چالاکیە. بەڵێ وەکو پێشتر ئاماژەم پێکرد، ئێمە پێشتر هونەرمەندانی پێرفۆرمانسیشمان داوەت کردبوو. من بۆ بڵێ خولەکانی پێشوو کاروان عومەر و نیگاری حەسیب قەراغی و چەند پێرفۆرمانسەرێکی تریشم داوەت کرد و هەروەها چەندین جاریش بڵێن هونەر بڵێن شێوەکارەکانی تریش وەکو ڕێبوار سەعید و ڕۆستەمە غەڵەو نامێ هەمەشمان داوەت کردبوو. ئەتوانم بڵێم بوونی هونەرمەندی کورد لەم ساحانیا زەرورە، لەبەرەوەی پێشروتم وجودمان لە ساحەی هونەریە زۆر کەمە. بە هیوام لە ئایندەیە بتوانین هونەرمەندانی تریش داوەت بکەین. پێشتریش بڵێن هونەرمەندانی ڤیژوال ئارت و ڤیدیۆ ئارتوانش بەشدار بوون تێماندا، بەس بەڕای من وجودی هونەرمەندی پێرفۆرمانس زۆر زەرورە لەو شوێنانە کە بتوانێت پێرفۆرمانسێکی جوان بکات و بتوانێت کەلتور و پیانی کوردی پیشانی هونەرمەندانی ژاپۆنی بدا، شتێکی زەرورە. لە ساڵی 94 یەکەم جار من و مامۆستا ئیسماعیل حەیات دیادی بەخێر لەگەڵ نامی حەمەدپەرست پێکەوە بووین. لە دوای ئەوە ئەتوانم بڵێم 3 جار هونەرمەندانی پێرفۆرمانسیشمان داوەت کردووە، بەس بەداخەوە بۆم خولەتە ناو هونەرمەندانی شێوەکار بوون. بۆ هیوایم کە لە ئایندە بتوانرێت بەشێکی تریش لە هونەرمەندانی کورد لە نێو چالاکی و فستیڤالەیە بەشدار بن. سوپاس بۆ بەڕێز کاکسمکۆ ئەحمەد شێوەکار کە ڕاستەوخۆ لە ڕێی سکایپەوە لەگەڵمان بوویت. دووبارە سوپاس بۆ بەڕێستان.